بینەرانی ئازیز لە وتەی ڕۆژی ئەمڕۆماندا بەشی نۆهەم و کۆتایی راپۆرتی سیاسی بە کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمونیستی ئێران دەبیستن. هەروەک لە پێشەکی راپۆرتەکەشدا هاتبوو، راپۆرتەکە لە دوو بەشی سەرەکی واتە ئاوردانەوەیەک لە ڕەوتە سەرەکیەکانی ئەمڕۆی جیهان، بارودۆخی سیاسی ئێستا و ئاسۆی داهاتووی ئێران و هەروەها پاشکۆیەک پێکهاتووە لە ژێرناوی هەڵسەنگاندنی دۆخی بابەتی حیزبی کۆمونیستی ئێران. لە بەشی حەوتم و هەشتمدا پێشەکی و 5 بڕگەی پاشکۆکەمان پێشکەشکردن. ئێستاش سەرنجدان بۆ بیستنی بڕگەی 6 و 7 و 8 ئەو پاشکۆیە و لە ڕاستیدا دوا بەشی راپۆرتی سیاسی بە کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمونیستی ئێران ڕادەکێشم. شەشەم، کۆمەڵە لە سەرەتای دروستبوونیدا و دوای ڕاگەاندنی هەڵسوڕانی ئاشکرای خۆی لە ساڵی 1357دا ئەگەرچی ناوێکی کوردی بەسەرەوە بوو، بەڵام ڕێکخراوێکی ناوچەیی نەبوو. لە تاران، تەورێز، باکوور و باشووری ئێران ڕێکخراوی هەبوو. سەیری یەکەم ژمارەی بڵاوکراوەکانی ئێمە بکەن لە ساڵانی پێش پێکهاتنی حیزبدا، دەبینن کە زیاتر لە 90 لە سەدی ناوەڕۆکەکانی بابەتکەلێکن کە نەک هەر پەیوەندی ڕاستە و خۆیان بە کار و چالاکی ئێمە لە کوردستانەوە نییە، بەڵکو هەمویان لە تەرکیزکردنە سەر پرسە سەرتاسەریەکانی ئێمەوە سەرچاوەیان گرتووە. بەڵام زەبرێکی کە ساواکیشا لە تاران و شارەکانی دیکەی ئێران لە تەشکیلاتی ئەو ناوچانەی کۆمەڵەیدا چالاکیەکانی تا ڕادەیەک لە چوارچێوەی کوردستاندا سنووردا کرد. پێکهێنانی حیزبی کۆمونیستی ئێران ئیمکانی ئەوەی پێداین کە دیوارەکانی ئەو چوارچێوە بەرتەسکە تێک بشکێنی. ئەوانەی کە پێیان وایە هەڵگرتنی حیزبی کۆمونیستی ئێران بارێکی قورسە و لە توانایی ئێمەدانە، چی لەو بارگرانیی سەرشانی ئەو کۆمەڵە سەرتاسەریە دەکەن کە مەبەستیانە؟ چونکە بە شێوەیەکی سروشتی بەپێی سەرتاسەری بوونی هەمان بارگرانی دەکەوێتە سەرشانی. لە ڕاستیدا کێشەکە لە حیزبی کۆمونیستەوە نییە، بەڵکو لەو بارە قورسەوەیە و ئێمە مادام کە ڕێکخراوێکی سەرتاسەری لە ژێر هەر ناوێکدا بین، دەبێت توانایی گەیاندنی بە شوێنی مەبەست لە خۆماندا پێکپێنین. گۆڕینی پێک هاتە بە هیچ شێوەیەک باری سەرشانمان سوگ ناکات. بە دڵنیاییەوە کە بابەتی سیاسی و تێۆری زۆر و ئاڵۆزمان لە بەردەمدایە کە ڕێکخراوێکی کۆمونیستی بە ناوی کۆمەڵەوە یان حیزبی کۆمونیستی ئێران تەنیا بە وڵامدانەوەیان دەتوانێت ڕێگای بەرەو پێشچوونی خۆی خۆش بکات. مادام ئێمە ڕێکخراوێکی سەرتاسەری لە ژێر هەر ناوێکدا بین، لەو ئەرکانەی کە لەم ڕووەوە دەکەوێتە سەرشانمان بێبەری نابین. جگە لەوەش ئەگەر بمانەوێت بگەڕێنەوە بۆ هەمان بارودۆخی پێشوو و لە ژێرناوی کۆمەڵەدا خەریکی کار و چالاکی کۆمونیستی سەرتاسەری لەو شێوەیە بین، لەو حاڵەتەدا پرسیار ئەوەیە وەک ئەوەی کە دەوترێت ئێمە نە لەگەڵ کۆمونیزمەکەی و نە لەگەڵ سەرتاسەری بوونەکەی و نە لەگەڵ حیزبی بوونەکەیدا هیچ کێشەیەکمان نییە، هۆکاری پێکهێنانی گۆڕانکاریەکی نەخوازراوی لەو چەشنە لە پێک هاتەی چالاکیەکانی تا ئێستاماندا چییە؟ باشیان خراپ، ئێمە لەگەڵ حیزبێک بەرەڕووین کە دەیان ساڵە ئاڵاکەیمان بەرز ڕاگرتووە. لە سەردەمانێکدا کە تەنانەت هیچ نیشانەیەک لە خەباتی سەرتاسەری وەک بزوتنەوەکانی 96 و 98 و شۆڕشی ژن ژیان ئازادیش لە ئارادا نەبوو. ئەمڕۆ پێمان ناوەتە ناو سەردەمێکەوە کە حکوومەتی ئیسلامی لەگەڵ بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بەرین بەرەو ڕووە و زۆربەی هەرە زۆری کۆمەلگا چاوەڕوانی ڕووخانی ئەم ڕژیمن. حیزب لە هەر فۆرمێکدا و لە هەلومەرجی خەبات لەگەڵ ڕژیمێکی فاشیستی وەک حکوومەتی ئیسلامی تەنیا لە قۆناغەکانی شۆڕشگێڕانە و کرانەوەی کەشی سیاسیدا دەتوانێت گەشە بکات و جەماوەری بێتەوە. ئەم بابەتە بۆ کۆمەڵەش هەروە بوو. کۆمەڵە تا بەر لە ڕاپەڕینی ساڵی 57 ڕێکخراوێکی جەماوەری نەبوو و خۆی تەنیا لە چەند کۆڕ و کۆمەڵێکی شارە جۆراوجۆرەکاندا دەدیتەوە. دوای ڕووخاندنی حکوومەتی دیکتاتۆری پەهلەوی بووکە کۆمەڵە توانی بە گرتنەبەری سیاسەتێکی دروست و ڕووناکبینیەکی سیاسی چینایەتی ورەیەکی شۆڕشگێڕانە و لێهاتووی بێتە حیزبێکی جەماوەری. ئێستا لە دۆخێکدا کە لەگەڵ سناریۆی جۆراوجۆر سەبارەت بە درێژەی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی بەرەڕووین،
لە دەستانی ئامرازی حیزبی کۆمۆنیست یان پێکهێنانی گۆڕانکاری لە پێک هاتەکانی و یان سەرقاڵبوون و خۆخەریکردن بە باس و دیالۆگی بێکۆتایی لەسەر ئەم بابەتە، ئێمە لە ئەولەویەت پێویستیەکان و بەرپرسیارەتیەکانمان دوور دەخاتەوە. حوتم، بەڵام ئەگەر ئێمە مەبەستمان نەک کۆمەڵەیەکی خاوەن ئامانجی سەرتاسەری بەڵکو ڕێکخراوێکی کۆمونیستی ناوچەیی و کوردستانی بێت، لەم بابەتەشەوە پێویستە وەڵامی ئەو پرسیار و ناڕوونیانەی خوارەوە بدەینەوە. بەرنامە دنیابینی و ئیستراتیژی سیاسی ئەم حیزبە نوێ چییە؟ سنوورەکانی کار و چالاکیە ڕێکخراوەیەکەی کوێیە؟ چ ناوچە گەلێک لە خۆ دەگرێت و پێوەرەکانی هەڵبژاردننی ئەم ناوچانە بۆ چالاکیەکان چین؟ پەیوەندی ڕێکخراوێکی لەم چەشنە لەگەڵ خەبات بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵاتی سیاسی چییە؟ خۆ سنووردارکردن لە چوارچێوەی کوردستاندا بەو مانایە کە ڕێکخراوێکی لەو شێوەیە بە پێی بارودۆخی بابەتی ناتوانێت ئستراتێژی خۆی لەسەر بنەمای ڕووخاندنی دەسەڵاتی ناوەندی دابنێت مەگەر ئەوەی کە بچێتە ناو هاوکاری و هاوپەیمانیە سەرتاسەریەکانەوە. بێگومان هەڵبژاردننی فۆرمێکی لەو چەشنە وردە وردە کاریگەری لەسەر ناوەڕۆک و چۆنیەتی کاری ئەو ڕێکخراوە دەبێت. پرسە سەرتاسەریەکان پراوێز دەخات و ئەم حیزبە لە بەرامبەر زۆر مەیل و ڕەوتی ناسیۆنالیستە گەلێک لاواز دەکات. کۆمەڵەیەکی لەم چەشنە کە هەڵبەت هەرگیز بوونیشی نەبووە دەبێتە ڕێکخراوێکی دیکە کە هیچ پەیوەندی بەو دیاردە سیاسیەوە نییە کە لە 45 ساڵی ڕابردوودا بۆتە ڕەوتێکی کۆمەڵایەتی لە کوردستاندا. تایبەتمەندی ئەو کۆمەڵەیە بریتی بووە لە هەبوونی بەرنامە گەلێکی پێشڕە و دووربینانە لەسەر بنەمای باوەڕی سوسیالیزمی زانستی و ئەم تایبەتمەندیە کە بۆ حیزبی کۆمونیستی ئێران ماوەتەوە ئەو ئەرکە دەخاتە سەرشانی ئێمە کە بە هەموو توانامانەوە ئامادە بین بۆ بەجێگەیاندنی ئەرکی پێکهێنانی ئالتەرناتیڤێکی سوسیالیستی لە داهاتووی سیاسی ئێراندا. حیزبی کۆمونیستی ئێران باشترین ئامرازە بۆ بەشداریکردن لە بەڕێوەبردننی ئەم ئەرکە مێژوویە. هەشتم، ئاخێزی ژن ژیان ئازادی کە چەخماخەکەی لە کوردستانەوە لێدرا پێویستی هاوپشتی و خەباتی سەرتاسەری ڕێکخراوەیی بە ڕوونترین شێوە نیشاندا. 2 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی 25 گەلاوێژی ساڵی 1401 خەڵک لە شاری سەقز بە دروشمی ژن ژیان ئازادی لە دژی ڕژیمی ئیسلامی و یاسا و نەریتە کۆنەپەرستەکانی خۆشان. زایەڵەی دەنگی خەڵکی سەقز لە ڕێڕەسمی بە خاکسپاردنی ژینا ئەمینیدا زۆر زوو لە هەموو ئێراندا بیسرا و بە خێرایی هەموو جیهانی گرتەوە. شۆڕشی ژینا خەباتی ئازادی خواز، یەکسانی خواز و ئەداڵەت خوازانەی لە سەرانسەری ئێران بە یەکەوە گرێدا. ڕوانگەی کۆمەڵگای سەبارەت بە پێگەی ژنان و لاوان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی لە داڕشتنی داهاتووی سیاسی ئێراندا گۆڕی. هاوپشتی و هاوسۆزی نێونەتەوەیی بۆ خەڵکی ئێران دەستەبەر کردو کە لێنێکی قوڵی لە جەستەی ڕژیمی ئیسلامیدا پێکهێنا. هەموو ئەمانە جەخت لەسەر گرنگی پاراستن و بەهێزکردنی ئامرازێک دەکەنەوە کە دەتوانێت ڕەهەندەکانی کاریگەری ڕەوتەکەمان لە سنوورەکانی کوردستان تێپەڕ بکات.